خۆمان هەوڵی زۆرمان داوە و فراکسیۆنی خۆمانمان ڕاستپاردووە لە بەغدا لەگەڵ لایەنەکان هەماهەنگی بکەن بۆ چاککردنی وەزعی دووز و جێڕانەوەی ئاوارەکانی ئەوان بۆ ئەوێ بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هەوڵێکی جددی نییە و ئەوەی بەڕاستی ئێستا لەو ناوچانە ئەگوزارێ مەترسیدارە و جگە لە زیانی مادی کە ئەم خەڵکە ینی لە حاڵ و ماڵی خۆی دوور خراوەتەوە و خەڵکەکە هیچ دڵێکیشی خۆش نییە بۆی ئەویش کە لەوێ بەڕاستی لەژێر مەترسی گەورەدا بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان بە دیاریکراویش ئەوانەی کە بڕیاریان لەسەر ریفراندۆم داوە ئەوەی کە لە ژێر باڵای لە ژێرناوی کۆمیتەی باڵای ریفراندۆم کۆبوویەوە و بڕیاریان لەو ڕۆدا ئێمە جارە پێمان وایە هەڵی یەکەم لەوەوە دەست پێکاوە ئەوان نەیانتوانی خوێندنەوەیەکی سیاسی دەقیق بکەن دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە تەواوی سەلماندی کە یەکریزی لە هەرێمی کوردستان نییە و ئەوە جگە لەوەی کە ئێمە دوو هێزی گەورەی سیاسی بووین لە هەرێمی کوردستان لە پێنج هێزە سەرەکیەکە بۆ چوونەکانی ئێمە دیار بوون کە پێمان وا بوو هەلومەرجی ریفراندۆم لە بار نییە جگە لە نەبوونی زەمینەی ئیقلیمی و زەمینەی نێودەوڵەتی ئەمما بەڕاستی ئۆباڵەکەی لە ئەستۆی ئەوانەیە کە بڕیاری ریفراندۆمیان داوە قەزیەیەکی مەسیری و استراتیژی گەلی کوردیان بەو شێوەیانی بە جۆرێک بە ئاقارێکدا برد کە ئەو ئەزمونەی ئێستاش هەیە خستیانە مەترسیەوە